خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم بێکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. دۆخی هەرێمی کوردستان بە زۆرێکە، من کۆمەڵی قەیرانتان بۆ ژمێرم کە هەمووتان نەزانن، دوایی تاوتوێکەین و بزانین لەگەڵ میوانەکەمان و ئێوەش وەکو بینەر بڕیار دەربن کە دۆخی هەرێمی کوردستان بۆچی والی هات لە بەردەم تونێلێکی تاریکدا. قەیرانی لیستی موچە پێشتر باسمانەوە کرد کە پارەی نەوت کە یەگەڕێتەوە و ئەکرێ بە دینار و دابەشەکرێ. ئێستا بێ بڵێن کەی قایمەی لیستی موچە یان لیستی موچە چێ بۆ بەغدا و لەوێوە تەدقیقەکرێ و ئەگەڕێتەوە. ئەمە یەک. هێزە ئەمنیەکان کە پارێزەری سەر و ماڵی خەڵکی کوردستانن، ئەمە دەستیان پێکرێ و کەس نازانێ بۆ کەس هۆکارەکەشی ناڵێت. لەلایەکی ترەوە 1975 سنووری پارێزگای دۆک ئێستا لەشکرکێشی و داگیرکاری سوپای تورکی کراوەتە سەر، کەس قسە ناکات. لەلایەکی تر قەیرانی بێمتمانەیی و قەیرانی ئاو و کارەبا و هەموو ڕۆژێکە ڕێکێکی هەولێر بێ ئاوە، کەس قسە ناکات. لەگەڵ ئەوانەشدا سیناریۆ جۆراوجۆر و یەکتر تۆمەتبارکردن هەیە. ئەمە بۆ هەوڵەکان بۆ چارەسەرکردن یان تروسکایی چارەسەرکردن دیارە. ئەم شەو لە پانۆراما گفتوگوۆ و بابەتاکەین بە میوانداری بەڕێز شێرزا شێخانی نووسەر و چاودێری سیاسی. مامۆستا لە هەولێرە و لەگەڵمانە. مامۆستام کاتت باش. هەڵسەنگاندنی بەڕێستان بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان چییە؟ سپاسی میوانداریتان دەکەم. زۆر سپاس. ئەوەی جەنابێت لە پێشچێکەدا باست کرد ئەوانە هەموو واقعەکە ئەمڕۆ ئێمە تێیدا دەژین. حکومڕانی کوردستان بەدەست پارتیەوە تووشی قەیرانێکی زۆر قوڵ و ئاڵۆز بووە و هیچ ئاسۆیەک بۆ چارەسەرکردنی نییە. ئەوەی کە تۆ باست کرد لە هەموو لایەکەوە قەیرانە و کێشەیە و ئەو حکوومەتەش هیچ دەسەڵاتێکی نییە بۆ ئەوەی هیچ قەیرانێک و کێشەیەک چارەسەر بکات. یعنی وەکو وڵێ ئەوە ئیفلیت بووە. ئەوەی کە باست کرد جەنابەت یەکێک لەوانە مەسەلەی خزمەتگوزاری شاری هەولێرە. ئێستا هەولێر لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ژێر سفرەوەیە. یەکێک لەوانە من خۆم لە ماڵەکەی خۆمدا 6 ڕۆژ ئاوم نەهات، 6 ڕۆژ. کارەبایەکەشەوە ئەبینی هەموو ڕۆژەیە لێرە ئەو پەڕەکەی 6 سعات 7 سعات هەیە، ئەویش بە شێوەی پچر دەیدەن. ئەوانە هەموو کێشەی خزمەتگوزاریە. تەمان باسی ڕێگاوبانیش ناکەم کە ئەوە هەر بێ یەکزاری وێرانە. ئەمێنێتەوە سەرەوەی کە ئێمە باسی ئەو قەیرانە گەورەکان هەڕەشە گەورەکان بکەین. ئەویش هاتنی جەیشی تورکیا بۆ ناوچەکە. یعنی بەڕاستی ئەوەی کە ئێستا ڕوودەدا یعنی هەڵمەتێکی داگیرکاری زۆر وازەحە لەلایەن تورکیاوە بە چاوساغی پارتی و وەکو کاکسعدیش دوێنێ باسی کرد تەنانەت چەکدارانی داعیشش لەو پرۆسەیە بەشدارن. پرسیارەکە دێرەدا ئەوەیە ینی پارتی بەتەمایە چی بکات؟ من ئەگەر ئەو پرسیارە بکەم بە بۆ چوونی بەڕێستان مامۆستا ئەم پەلامارە ئەم لەشکرکێشە تازەیە بۆ چ مەبەستێکە وە چی لە پشتەوەیە؟ وەڵی برا من وەکوەوەی کە پێشببینی دەکەم پارتی مەسلەیەکی زۆر گەورەی بەدەستەوەیە. ینی ئێمە بێ لە سەرتاوە باز لەوە بکەین کە پارتی لە مەوزوعی هەڵبژاردندا زۆر ئەترسێ و تۆقی چووە لەبەرەوەی ئەوەی کە چەند ساڵە 30 ساڵی ڕابردوو پارتی بە کەیفی خۆی یاری کردووە و هەرچی ویستویەتی بۆی هاتۆتە دی هێزی بەکارێنەوە خیانەتی کردووە و لەگەڵ دار و بەردا کەوتۆتە مشکیدەوە بۆ ئەوەی وەکو هێزی سەرەکی لە هەرێمی کوردستاندا بمێنێتەوە. لە پەردەمان ئێمە بینیمان هەرچی هەڵبژاردن کراوە گزیکاری و سەختەکاری و فروفێڕی تێدا کراوە. مرد لە جیاتی مردووان دەنگ دراوە. بندیوارەکان 300-400 هزار کەس بووە. کۆتایەکەی بۆ خۆی بردووە. هەڕەشەی لە خەڵک کردووە. ئەوە هەموو وای لێ کردووە کە پارتی هەمیشە لە ماوەی ڕابردوودا حزبی سەرەکی و یەکەمی ناو پەرلەمان بێ. بەڵام ئێستا معادلەکە گۆڕاوە. ئەویش ئەوەیە مەحکەمەی ئیتیحادی هاتۆتە سەر خەتەکەوە یەکەم شت بازنی یەک بازنەکەی کردە 4 بازنە کە وە زەرێرێکی زۆر گەورەی لە پارتی داوە چونکە پارتی کاتی خۆی
ئەیتوانی نوێنەری خۆی لە هەڵەبجە و لە ستێمانی و لە کفری و کەلاردا سەر بخات بە دەنجی دهۆک و حاجی وەمەران و چۆمان ئەوە ئێستا بۆی نازێتە سەر. دووەم کە زۆر کاریگەری بوو لەسەر پارتی ئەویش هەڵوەشانەوەی کۆتاکان بوو چونکە پارتی بە درێژایی فترەی ڕابردوو هەمیشە ئەو کۆتایانێ لە خزمەتی خۆی بەکارهێناوە یعنی زۆربەی زۆری قەرارەکانی پەرلەمان یاساکانی پەرلەمان بە ڕێگای ئەو کۆتایەوە 11 کورسی زۆرە کە بۆ خۆی بردووە زایدنەوەی کە خۆی هەیەی هەمیشە زۆری نەبووە یعنی ئێرادەی خۆی بەسەر خەڵکدا سەپاندووە. لە دوایەویش مەسەلەیەوە هاتە گۆڕێکە پەنجەمۆرەکان بندیوارەکانی تورکی و سووری و ئێرانی ئەوانە ناخوێنێتەوە هەڵبەت ئەوانش 200-300 کەسەکە دەبن کە تقریبان ئەکاتە 4-5 کورسی ئەوەشیان لەدەستوو لە هەمووشیان کارە سات بارتر ئەوەیە کە کۆمیسیۆنی بەغدا ئەنجارە سەرپەرشتی پرۆسەکە ئەکات وەکەوەی هەولێر نییە کە سەرۆکەکەیان پارتی بوو یعنی ئێستا ئەوەش نەما لە دەستی هەر شتێکی بیکات بۆی ئیمزا بکەن و بۆی بڕوێنن. ئێستا بەغدا هەر تەجاوزێک ببینێ لە ڕۆژی هەڵبژاردن یان لە ئەنجامی هەڵبژاردن لێ قبول ناکە لەبەرەوەی پارتی ئێستا کەوتوتە حاڵەتێکی زۆر زۆر مەترسیەوە ترسیەوەی هەیە ئەگەر بچێتە هەڵبژاردن ئەدۆڕێنێ. ئێمە ئەوە لە بەرساو بگرین کە ئەگەر ڕێگام بدەین یەکێتی لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەنگێکی زۆری هێنا یعنی دووقاتی پارتی هێنای زیاتریش پارتی 2 کورسی بوو یەکێتی 5 کورسی هێنا. ئێستا پارتی حسابی ئەوەی کردووە لەوە ترسێ ئەو سەرکەوتنەی یەکێتی کە لە کەرکووک هێنای لە هەولێر و لە سلێمانیشدا بێنێ بۆیە محاولەکە بە هەر شێوەیەک بێ ئەو هەڵبژاردنە نەکرێت. طبعاً پێشتر زۆر هەولیدا دوای خست و چەند جارێک دواخرا بەڵام ئەمەی کە ڕوویدا بەو ماوەی پێشتر لە دەی شەشەوە کرا بە 20دا ئەوە ئاخر فرسەت بوو بۆ پارتی لەوە زیاتر ناتوانێت بیکات تەنها یەک شت مابێ بەدەست پارتیەوە بۆ نەکردنی هەڵبژاردنەکە یان تێکدانی تەنها ئەوەیە کە کێشەیەکی گەورە ئاشوو بەگونێتەوە ئەوی ژیانەوە تا خۆی شەڕێک لەگەڵ یەکێتی بکات لە شوێنێک لە شوێنەکان وەکەوەی کە لە قەڵات زەکرە لە 94 یانیژەوە تا جێیشی تورکی هام بدا بۆ ئەوەی زەربەیەکی گەورە لە یەکێتی بدەن جا ئەو زەربەیە مەیدانی ئەبێ زەمینی ئەبێ ئاسمانی ئەبێ گرنگەوەیە کێشەیەکی گەورە دووش بک بۆ ئەوەی بێتە سەر تەلەڤیزیۆن بڵێ کاکە وەزە ئەمنیەکە مساعد نییە ئێمە ناتوانین هەڵبژاردن بکەین هەموو بەبەستیەوەیە ئەگەرنا هیچ شتێکی تر نییە پارتی تازە هەموو دەرگایەکان دێداخراوە هیچ مەزاریی تێدا نییە لە 20دا ئیتر ئەوە نکات یان هەڵبژاردنەکە نکات. بەڵێ بەڵام ئەو ترسەی لە چێوەیە کە دەنجی خۆی نهێنێتەوە مامۆسایان ئەو بەڕێز ئەوەی باست کرد کە مەسەلەی تەزویر و پەنجەمۆر و سووری و تورکی و ئەوانەی کە هەیە ئەوانە فریای ناکەون و ناتوانێت زۆرینەیەکی مزەیف بێنێت یعنی دەچێتە قاڵبی حەقیقەتەکەی خۆی. بەڵێ برای بەڕێزم یعنی ئێمە باسی ئەوانەی کە پێشتر کردم ئێستا شتێکی کەشی ئەخەمە سەر. بەڵێ تەبعاً پارتی ئێستا لە ناو خۆیدا کێشەیەکی زۆر زۆر گەورەی هەیە ئەویش ئەوەیە ململانەیەکی تون لە نێوان باڵەکانیدا هەیە یعنی ئێمە لەو چەند ڕۆژەی بینیمان کە هەڵبژاردننی کۆفراسی بەناوچەکان و لەقەکان کرا کێشەیەکی زۆر گەوری لێکەوتە خەڵکەشی زۆر لە نەتیجەکەی عاجز بوون و زۆریشیان لێ کشانەوە ئەوە شەڕی باڵەکانە لە ناو پارتی ئەوە یەک. دووەم نابێ ئەوەمان لەبیر بچێ کە جەماوەری کوردستان ئێستا بەعام بڕۆ لە سێمانی لە هەڵەبجە لە دهۆک لە هەولێر لە کفری لە حاجیوان لە هەر شوێنێک ئەپرسی خەڵک زۆر زۆر تووڕەیە لە پارتی لەبەرەوەی کابینەی نوۆی مەسرور بارزانانی فەشەلێکی زۆر زۆر گەورەی هێنا لە ئیدارەکردن لە ئیدارەدانی حکمڕانی لە هەرێمی کوردستاندا بێ ئاوی ئاو نییە کارەبا نییە خزمەتگوزاری نییە بات زیاد کراوە تەجاوزێکی زۆر لەسەر خەڵک دەکرێت
تعدا لە خەڵک دەکرێت لە هەموو ژانە گەورەتر دەست دە بە قوتی خەڵکیش براوە کاکە ئێمە نابێتەوەمان لەبیر بچێ کە زۆربەی زۆری خەڵک هەموو موچە خۆرن کاو دەست بۆ موچەکەیان لەبا خەڵک تووڕە ئەبێ تووڕەبوونی ئەو خەڵکە پارتی چاوەڕێی ئەوە کات لە ڕۆژی هەڵبژارندا سزای بدەن بۆیە ناوێرێ ئەوە لەلایەک لەلایەشی دیش کە ئەوە شەر بەلامەوە خاڵێکی گرنگە کاکە یەکێتی بەهێز بووە یەکێتی لە کەرکووک نەتیجەکەی زۆر زۆر گەورە بوو ئێستا ترسی ئەوەی هەیە کە لە هەولێرش بتوانێت ئەو دەنگانە بێنێتەوە بۆیە پارتی یەک کێشەی هەیە کە هەمومان دەزانین ئەویش ئەوەیە ئەگەر لە دەسەڵات نەبێ پارە دەبەردەستی نەبێ یعنی یەکسانە بە سفری دوای فاریزە لەبەر ئەوەیە ئەوێت لە دەسەڵاتدا بمێنێتەوە بە هەر شێوەیەک بێ تا ئێستا بۆی چوتە سەر بەڵام ئێستا لەمە باوەڕ ناکەمەوەی بۆ بچێتە سەر یعنی زەماوەرەکە سزای دەدا یەکێتیش بەهێزەوە دێتە ناو پرۆسەکە ئیتر ئەمێنێتەوە سەرەوەی خەڵکە قەراریی ئەدات ئەمە یەکشت برم بەڵێ فەرموو قسەکە تەواوکەی فەرموو برا من لەگەڵ هەر کەسێک قساکەم یعنی بەڕاستی لە مەجلیسەکاندا لە دیدارەکاندا خەڵکە قساکەم هەموویان بێزارن لەو وەزعی کە ئەو دەسەڵاتی پارتی کە پێیانە ڕێماڵم کاکە ئێ باشە کە هەڵبژاردن هات بۆ ئەچن نەگەندەم بە پارتی ئەڵێ کاکە آخر بەدیلی نییە کاکە بۆ بەدیلی نییە یەکێتی هێزێکە هێزێکی کاریگەری کوردستانە ڕەگ و ڕیشێ هەیە لە کوردستاندا هێزی هەیە جەماوەری هەیە سیاسی هەیە ئەتوانێت بەیانی ببێت بە بەدیری پارتی دەباشە ئەوە 30 ساڵە پارتی تا تاقی کردوێتەوە قەیران لە دوای قەدران زوڵم لە دوای زوڵم ستەم لە دوای ستم خیانەت لە دوای خیانەت لە دەرحەق بە ملەتە دەگا ئێرە باش ئەوزارە ئەو 4 ساڵە ڕێگە بدەن بە یەکێتی باو بێتە سەر دەسەڵاتەکە باجای چیتان بووەکە ئێوە بۆ ئەڵێن بەدیل نییە ڕاستە حزبەکانی تر بەدیل نینە لەبەرەوەی هێزیان نییە بەڵام خۆیەکێتی هێزی ئەتوانێت حکمڕانی کوردستان بکە تەجروبەشی هەیە ئەوە چەند ساڵ شەو لە حکمڕانیداە بەڕاستی لەبەرەوەی هەبێ خەڵکەکەژیان حسابێک بۆ ئەوە بکات من لێرەدا لە ڕێگایەوە داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم بیکەن بۆ خاتری خوا ڕۆژی هەڵبژاردن بڕۆنە سەر سندوقی دەنگدان کاکە ئەوە فرسەتێکی گەورەیە هەزارێک کە بۆ 4 ساڵی تر دووبارە نابێتەوە 30 ساڵە بەرە زوڵمی پارتیەوە دەناڵێنن با ئەو 4 ساڵەشی نێتە سەر کاکە خۆتان قەرار بدەن سزای بدەن بۆ ئەوی نییە دەسەڵاتەکە دوور بخرێتەوە با یەکێکی کە بێ خۆی تاقی بکاتەوە یعنی هەتاکەی ئێوە زوڵمە قوڵەکان بەڵام خۆیان باز لەواکەن خۆیان کە قسەی پارتیە و تا مەسەلە نەژماری منیان بۆ چۆتە سەر مەسەلەن باز لەوە دەکەن هەڵبژاردنمان دواخست ئێستا شێزێکی کاریگەرین و ئەتوانین لە عراق وەرێمی کوردستانیش معادلەکان بگۆڕین ئەوە ڕاستیان یان تۆزێک مڕاعاتیان نەکرێ و ئەیانەوێ بە تەواوی لە پرۆسەکە یان هەرێمی کوردستان و عراقیش تووشی تەنگژەیەک نەکەن یعنی بلای بەڕێزم ئەگەر من پرسیارەکە بکەم یعنی ئەوەی کە کردیان چی بوو ئەوەی کردیان چی بوو هەڵبژاردنەکەیان دواخست هەڵبژاردنەکەیان دواخست ئێستا هەڵبژاردنەکە قەراری لەسەر دەدا یعنی هیچ دەستکەوتێکی گەورەی نەبوو بۆ پارتی تەنها ئەوەندە بوو ینی هەر عینادی خۆیان کردو لە عینادێکەش ینی بۆیان چوە سەر یعنی ئەوە بەڕێی من قسەیەکی زۆر زۆر ینی هەرزەکارانەیە تۆ بێ بڵێ وڵاوی من ئازام و مهم بووم لەبەرەوەی هەڵبژاردنەکەم دواخست یعنی ئەوە چیەوە هەڵبژاردنەکە دواخرا با چوارمانجی کە بکرێ ینی کەیەوە کێشەیە ئەوەی کێشە نییە و دوایە بەشکا کە تۆ لەبیر نەچی پارتی 70 ساڵە کاکە دامەزراوە 76 ساڵەوە لەسەر ینی لە بوونی لە کوردستان هەیە علاقەی دەولی هەیە علاقەی محلی هەیە علاقەی لەگە عێراقەیە لەگەل لایەنەکان هەیە یعنی گەتی مڕاعاتیشی بکەت چێش خۆ کێشە نییە ینی بەنسبەت ئێمەش وەکو یەکێتی پێمان کێشە نییە با مڕاعاتی بکەن بەڵام لە حدودێکی دیاری کراودا بێ هەروانە بێ هەموو شتێک بەدڵی ئەو بێ ئەوە 30 ساڵ هەموو شتێک بەدڵیەوە لە مەولا بەدڵی ئەو نابێ لەبەرەوەی هەربەز یەکێتی نییە کاکە جەماوەرەکەش لێی تووڕەیە جەماوەرەکەش لێ قوبوڵ ناکە حزبەکانی کوردستان بە هەر هەمویان ئەو نوع حکومەی پارتیان پێ قوبوڵ نییە یەکێتی پێ قوبوڵ نییە بەغدا پێی قوبوڵ نییە بەغداوە خۆ دەبینی یعنی لە محکەمەی ئیتیحادیەوە چی لەو دەسەڵاتی پارتی کردووە هەر ڕۆژە شتێکی خاتە سەر یعنی هیچیان نەماوە
تەنانەت نووچەی فەرمانبەرانی ژێستا لە بەردەستی دەرهاتیە یعنی هیچ دەسەڵاتێکیان بۆی نەهێشتێتەوە کەواتە ینی چی ئەکاتە و پارتیە هەروە بە عەنتەریاتی جارە نابێ بچێتە سەر ئەبێ ئینتیزام بە زروفەکە بکە معادلەکە قبول بکە من جاری پێشتر گوتم کاک زانم بەڵێ یەکێتی لە 1992 49 کورسی هەبوو لە خولی دووەمدا بوو بە 30 کورسی لە خولی سێیاندا بوو بە 22 کورسی لە خولی چوارەمدا بوو بە 16 کورسی بە 21 کورسی باشە ئەو تەقبولی ئەو هەموو نزم بوونەوەی دەکات بۆ پارتی نابێ لە 45 کورسی بێتە سەر 35 کورسی بۆ نابێ ینی چییە من تێناگەمەوە بۆی سیحابی ئەوە ناکەن خەڵک لەیان تووڕەیە خۆیان لەناو خۆیان مشکلیان هەیە بەغدادیان تووڕەیە باشەوان هەموو دەگەڕێتەوە ینی سەرەوەی کە عیکاز دەکات لەسەر مەسەلەی سندوقی دەنگدان خەڵک انتخاباتە فرسەتە بۆ خۆی انتقامی خۆی وەردەگری کاکە مامۆستا جارێکی دیکە بابێمەوە سەر ئەو مۆزوعی لەشکرچێشیە کە دوێنێ مەسەلەن سیناریۆیان بۆ داتاشی علاساس یەکێتی و پەکەکەیان کادری هێزی هەفتاوانە بەشدار بوون لە سووتانی قەیسەری هەولێر و نازانم چۆ ئەوانە ئەو لەشکرچێشیە مەترسیدارترە ینی بۆ سیناریوانەدا دەپۆشرێ دەشارێتەوە وەڵا برا با پێ دڵێ مەبەستی ئەو لەشکرچێشیە ئەوەیە کە هەڵبژاردنەکە نەکرێ خۆ لە ئێستاوە نییە پارتی حملەی انتخابی خۆی دەستی پێکردووە حملەی ئەلاوی خۆی دەستی پێکردووە لێرە با من پرسیارێک بکەم کاکە پەکەکە لەوەتی دروست بووە هەتا ئێستا حزبێکی تیرڕۆز نەبووە لە ناو شارەکانی تورکدشینی تورکیادا هەتا ئێستا عملەیەشی تیرۆریستی نەکردووە بۆچی لێرە قەیسەری هەولێر و لە لەنگەی هەولێر و لە کەرکووک لە قەیسەری کەرکووک ئاگریان تێبەردا بۆچی ینی ئەو برایەکانی خۆی دوکانی برایەکان خۆی دەسووتێنێ بەڵامی دوژمنەکەی خۆی ناسووتێنی ئەوە یەک بابێنە سەر یەکێتی ئێستا هەموو هەوری بۆ ئەوەیە خەڵکی هەولێر ئاشت کاتەوە سۆزی خەڵکی هەولێر بۆ لای خۆی ڕابچێشی بۆ ئەوەی لە هەڵبژاردننی داهاتوودا بە پشتیوانی دەنجی خەڵکی هەولێرێ سەرکەوتون بەدەستبێنێ باشە ئێستا ئەچێ بازارەکانە سووتێنێ کە دڵی هەموو خەڵکی هەولێرە ئەچێ لەنگە ئەسووتێنی کە 4,000-5,000 کەس دەوێ نانی ڕۆژانەی پەیداەکە ئەچێوارێکە لۆ دەبەرسیانی من تێبگەم زانم یەکێتی بۆ شێت بۆ بچێ و بەس بکە دوای بۆ تیەکە ینی ئەو ئەگەر دوژمنایەتی لەگە پارتیش بکە چی کاری بە قەیسەری هەیە بە کاسب کاری قەیسەری بۆ ئەو شتاکات کاکە باەک شتی پێ بڵێم لەو ڕۆژانە شتێکی زۆر سەیرم لە باسنوێزی پارتی بینی نووسیویەتی ئەو کاتێک کە بەلەمەکەی ئیتالیا نقوم بوو کۆمەڵک گەنجی ئەو وڵاتە قوربەسەرەمان لەوێ داخنکان بەماشێتەشی گەورە نووسیویەتی ئەوانەی کە کۆز دەکەن بۆ ئەوروپا هەموو لە داخی حکمی باڤڵ تاالبانی دەست لێمانی باشە لە 1992ەوە کەوانە لە سەد دەسەڵاتن هەتا ئێستا 5 ملیۆن کورد لە داخی دەسەڵاتی پارتی سەریان هەڵگرتووە چوونە بۆ ئەوروپا بۆ باسی 5 ملیۆنەکەی خۆی ناکا کە خەڵک لەبێ کارەبایی لەبێ ئاوی لەبێ موچەی لەبێ دامەزراندن لەو ئەم گرفتانەی کە پارتی بۆی دروست کردوون ئەوانە هەموو ڕایان کردووە لەبەرەوەی وەزعەکەیان باش نییە وەزعی سیاسی باش نییە وەزعی ئەمنی باش نییە وەزعی گوزەرانی باش نییە باسی 5 ملیۆنەکەی خۆیان ناکەن بەس 4 کەس لە کەنارەکانی ئیتالیا خکاون ئەڵێوانە لەبەرەوەی لە سلێمانی ڕایان کردووە چووکە باڤڵ تاالبانی حکومیان لەگا یعنی ئەو چ منتەقێکەوە کەسەکەیە یعنی بەو دەرێزەیە بێ عقل بێ ئەو نوع قسانە بکە ئەوانە بەو شێوەیە دەکەن کاکە ئێستا هەموو مەسەلەکە عیبارەتە لەوەی وەکو پێشتریش باسم کرد پارتی دەیەوێ هەڵبژاردن نەکا لەبەرەوەی سوور دەزانێ مسۆگەردا کە دەدۆڕێنێ لەبەر ئەوەی ناتوانێش ئەو دۆڕان نەهەزم بکە دەسەڵاتی لێدەست دەڕوە پارەی لێدەست دەڕوە هیچ هەیبەتی نامێنێ بۆیە هەموو هەوڵێگەدا بۆ ئەوەی ئەو هەڵبژاردنە نەکرێ نقطەیەش سەرکی شەیە لێرەکە کە دەوارەیە زۆر کەس نەیزانێ پارتی هەموو مێریەوەیە چۆن نێچیر بارزانی 5 کابینە حکمی کرد
هەموو مێدیەوەیە مەسرور بازانیش پێ کابینە حکم بکە ئێستا لێکە کابینەدا فشریێنە ئەیانوێت ئەو مەجاری ئەگەر تەزویری هەبایە دەیان کرد بەڵام ئێستا مەجاری تەزویریان نییە لەبەرەوەی دەڵێن ئێمە هەڵبژاردنەکە ناکەین پێت وایە بۆ دۆخەوە هەڵبژاردن بکریان پارتی هەر بەو سیناریۆ ناوەستێ و شتی تر دێنێتە پێشەوە و سوپای تورکیاش زیاتر مەسەلەن پەلچێشی ناو هەرێمی کوردستان دەکات دەکرێت بڵێن بەشێک لە پارتی ینی نەکەم پارتی ئەوە هەموو بەشێکە لەو مەزوعە ئەوێت کێشە دروست بکە لەولاوە بێنێ شتێک دروست بکە لەولا مشتیرەیەک دروست بکە لەولاوە قەیرانێک دروست بکە بۆ ئەوەی نییە بڕێبا بە وەزەکە ئەمین نییە وەزەکە باش نییە ئیترە بێ ئێمە هەڵبژاردنەکە نەکەین خۆ هاتنی ئەوەی من ناڵێم هاتنی من ئەڵێم هێنانی جێیشی تورکی لەلایەن پارتیەوە مەوزوعەکە هەموو سەبەبەکەی ئەوەیە ناوێ هەڵبژاردن بکرێ کاکە زۆر مەترسیدارە لە بۆ پارتی لەبەرەوەی بە هەر شێوەیەک ڕێگری دێ دەکات هیچ بە دووری نابینم وەکو پێشترش وتم شەڕێک لەگە یەکێتی بکە یا تورکیا هام بدا بێ پەلاماری وە بدە منە ئەمڕۆژ لیستان لەگەڵ برادەرانیدا باسی ئەوەشم کردووە یعنی خوا ڕەحمی کردووە سلێمانی سنووری لەگەر تورکیا نییە ئەگەر نادەمێک بوو ساڵانێک بوو تورکیا پارتی تورکیا هاندەدا بۆ ئەوەی داژیر سلێمانی داژیر بکە بەسەوە دەیە دوورە لاگەر مەسەلەی بە درۆن و بەو شتانەوە بتوانێت یان وەکەوەی ساڵی 1970 کە لە لای باڵەکایەتی و چۆمانەوانەوە زەربەی لە یەشێتیدا و پارتیەوەی بکە جێشەکەش بۆە دوایەوە لەبیر نەچێ کاکە تورکی پارتی هەموو ئوموری خۆی هەموو دەسەڵاتی خۆی هەموو عقلی خۆی هەموو ئێرادەی خۆی خستیتە بەردەستی تورکیاوە خۆمەوە کەس شتازانێ تورکیاش بن مقابل هەرچی پارتی بێ بۆ یەکەکە مەسلحەتیان لەگەریەکە بەرژەوەندیان مشتەرەکە پارتیش گەورەترین دوژمنی کە ڕێگرن لە دەسەڵاتە تاکڕەوی و دیکتاتۆرێکەی خۆی یەکێتی و بەکەکەیە و حزبەکانی کەس قسە ناکە کاکە ئەوەتە هەموو ئەو قەیرانانەیە حزبەکانی قس مووقفێکی نییە ئەوەی کە نەوازیەکەیە بە تەنیا یەشێتیە لەگەڵ پەکەکە ئێجا حاولەکە ئەوانە یا زەڕیان لێدا یان ناشرینیان بکە سیناریۆیەکی دروست دەکات منداڵێکی ناولانجیش باوەڕی پێ ناکە وەڵا کاکە یەشێتی لەگەڵەوەی لەگەڵ پەکەکە بازاری قەیسەریان وەزی چیە هەولێر پێت وایە هەولێریەکان بڕوان بەوە کردبێ خەڵکی کاس بۆ خەڵکی هەژار بڕوای بە و سیناریۆیانە کردبێ بە ڕێز مامۆستا شێرزاد گورەکاگەمون کەس گاڵتەی پێێ وەخت چییە خۆڵای ئێستا پارتی بڵێ خوۆش بە حەقە کەس باوەڕ پێ ناکات لەبەرەوەی ئەوەندە درۆی کردووە ئەوەندە فرت و فێری کردووە ئەوەندە چاواشەکاری کردووە کەس باوەڕیان پێ ناکە چێ باوەڕ بە قسانە دەکا بۆ ناپرسێ ینی کابراایەک دوکاندارە لە قەیسەریە بۆ ناپرسێ باشە لەو هەولێرە ئەوەی گەورەترین ئەوەی کە دەسەڵات دارە و ئەوەی کە سەتێرە لەسەر هەولێر کردووە پارتیە باشە من جاری پێشتریش باسی ئەوم کردووە بازاری قەیسەری ئەوەی کە باسی دەکەن 4000 دوکانە لەو 4000 دوکانە ئەڵێن 3000 سوتاوە باشە من ئەو لە هەولێریم هەموو ڕۆژێم سەردانی قەیسەریەکەم باوەڕم پێ بکە 3000 کامێرەی چاودێریدا سەر دوکانەکان هەیە باشە بۆ لە کامێرەکانی چاودێری ئەو کەسانیان پیشان نەداوەی کە ئیتیامیان دەکەم بەوەی کە بازار قەیسەریان سوتاندووە بازاری نەگەش هەروایە هەموو گەڕەچێکی ئەو شارەی هەولێرە نییە کامێرایان داناوە ئەوە هەموو خەڵک زۆری هەموو خەرکێک ئەزانن ئێتر بووە تو هەمەکە خەنە سەر یەشێتی دەبەرچیانی بەڵێ باشە مامۆستا قسەیەکەیە کە پارتی نایە هەڵبژاردن بکرێ و ئەگەر بشکرێ نەتیزەکەی لە شوێنێکدا ئەندرێ و پەرلەمان تەفعیل نابێ و حکوومەتیش تەشکیل نابێ و پارتی دەیەوێ بە سەرۆکی ئێستای حکوومەت ئیدامە بۆ دۆخە بدا وەکو جۆرێک لە حکمی عورفی ئەمە دەچێتە سەر ئەمە زیانی چییە و لێکەوتەی چییە؟ وەڵی برا ئەوە ئەگەر پارتی بیر لەوە بکاتەوە ئەوە بۆ کاتی خۆی وابوو لە دوای سیوێکی ئاب کە سەدامی هێنا و هەولێری گرت و ئیتر حکومەت دیکتاتۆریەکەی خۆی سەپان ئەو شتانەشی بووە چۆ سەر بەڵام ئێستا معادلەکە گۆڕاوە ئێستا نە بەغدادی قبوڵەکە
نا ئەمریکا لێ قوبوڵ دەکات نا ئەوروپا لێ قوبوڵ دەکات بەو شێوە تەسەڕف بکە مقابلە چییە؟ ئەو ئێستا ئەمریکا ئەوروپا قوسڵەکانیان لێرەنا جاران هەر جەریدەیەکی دەرەوەش نەبوو لێرە حقیقەتی وەزعەکەی نەقل بک بۆ دەرەوە. ئێستا هەرچی سەحافەی دنیا هەیە لێرە مەکتەبیان هەیە چ قوسولیامان هەیە ئەمریکا خۆی لێرەیە بەغدا چاوی لەسەر ئەو هەرێمەیە یعنی چی چۆن بۆی دەچێتە سەر ئەو شتە بگایانی دوای چۆن قوبوڵ دەکرێت بەیانی محکەمەی ئیتیحادی ئەمرێک دەرەکە هەر بە یەکجاری هەمویان هەڵدەوەشێنێتەوە ئەوە چۆن نەتوانم مواجهی بەغدا بکەنیانی بۆ وادەکەنیانی ئەسڵم بۆ وادەکەن بۆ بڕۆ ناپرۆستەکەەوە چیە قابلێت پێ کوشتێ با بێت بە سی پێ چیە دنیاوێران دەبێ با ئەوجارە یەکێتی سەرۆکاتی حکوومەت وەربگرێت چییە پێشتری وەرگتووە ئەوجارە وەری بگرێ بیکە بە 2 ساڵ بە 2 ساڵ وەکو جاران سەرۆکایەتی هەرێم بینێن بە یەکێتی یعنی هەتاکە ئێوە هەموو شتێک هەر بۆ خۆتان قۆڕق دەکەن سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت حتا سەرۆک پەرلەمانیش کە ئێمە بووین بەڵام دەسەڵاتەکە هەموو لە دەست هێمن هاورامی و مناقاوەتی بوو هەموو ئەوان شەکانی ئەوە دەکرد لە ئێمە شتێک دەدا یعنی هەتاکە لێ حکوومەت تاکڕەویە تاکە یعنی کاگە دنیا گۆڕاوە دە ئێوەش بگۆڕێن تەمەندان 76 ساڵە هەتاکەی تێناگەن کە وەزع نابێوا بەردەوام بێ خەڵکتان نێشت کاکە هەموو دنیاتان لە خۆتان عازیز کردووە هەموو خەڵک لێتان بێزارە ئاتان پێ نادرێ کارەباتان پێ نادرێ خزمەتگوزاریتان پێ نادرێ بڕۆ جادەکانی هەوڵەش سێری بکە هەمووی قۆڵ و چاڵە ناتانە نەویش پڕکەنەوە کاکە هەمووی دوو ئەوەی دەوێت دوو تەرەکتەر قیری دەوێت ئەوەی ئەویشیان پێچان ناکرێ بەس خەریکی دزینن خەریکی داهات بردنن خەریکی نەوت دزینن ئاودی کردن و قاچاقچێتی و وڵاتەکەشیان وێران کردیا بە دەرمانی قاچاق بە حشتێ قاچاق بە نازانجی ئێدە دەختێک تۆزێکی بڕاجعی خۆتان بکەنەوە کاکە ئەگەر دەتانەوێت ئێوە ملەتەکەی خۆتان لێتان ڕازی بێ ئەو دیاردانەمەێنن کاکە یاری چی کابراایك سیارە سیارە بە ناوەکە 2 ملیۆنی لێ وەرگرن بۆ ینی شتوا لەکوێ بووە کابرا تۆ معاشگەشی نادەیە بازیشی لێ وەردەگری ئەوە لەکوێ بۆ کاکە کارەبای نادەیە بەڵام کابرا مەجبورە بچێ 100,000 بداتە مەوەلیدەی تو ئەتەوە بە شێوە حکم بکەی و خەڵکیش پێت ڕازی بێ ئیدامەدانی ئەو دۆخە مامۆستا شێرزاد ئیدامەدانی ئەو دۆخە هەرێمی کوردستان پرۆسەی دامەزراوە یاسایەکان قوارەی هەرێمی کوردستان ئەوەی کە پارتی لە ماوەی ڕابردوو زۆر شینی بۆ دەکرد بەرەو کوێ دەبێت بەو شێوەیە وەڵای بەرەو وێرانی دەڕوا کاکە مێتەوە خۆی ئەوە دەکەم ینی ئەوەی کە من بیری لێ دەکەمەوە ئەو وەزعکە بە چاوی خۆم دەیبین و دەیخوێنمەوە من تەسەور دەکەم پارتی ئەگەر بگاتە ئەو دەرەجەیە لە بێعەقلی و لە شێتاتی خۆی وابکە کە هەڵبژاری پەرلەمان نەکرێ و حکمی وەکو خۆر گوت حکم عرفی و نازانم چی و ئەو بەس بۆ ڕزمانە بێنینتە گۆڕێ متەوەقع دەکەم بەغدا محکمەی فیدرالی و بەغدا و لایەنە سیاسیەکانی بەغدا تەدەخل بکەن تەدەخلەکەی مەسلەکی زۆر ئاسانە یعنی چییە بەیان قەرارێک لەوەی دەردەکەن لە محکمەی فیدرالی دەردەکەن ئەمان گەڕێنەوە بۆ حکومە زیاتیشڕەکەی زاران يعني فدراليكي لغاده كانوا اما الخوان شيعكان حزي على فدرالي نيه بو معلوماتك او كداوي لك بس سنه كان سنه كردكيه اذا واري بخوان دجمن السنه وكردكشن جيانيني يعني بياني قرار يقدر دكنو فدراليكي تيك ددنو باش اي قرينو حكم ذاتي كيزاران امين عام كان لبغداد وتعيين بكري اي مثلا اي خويني شهيدان وهم قرباني بو خاچی كردستان وبو دامزراوانه درا خو بو د صلات ندراو بو دامزراوانه دراو خلق پەرلەمانی هەبێ کە ناشرینیان کردو لە بەرچاوی خەڵک حکوومەتیان هەبێ حکوومەت هەبێ کە لاشرینیان کردو لە بەرچاوی خەڵک دام و دەستگا هەبێ عنی کەس نییە ئێستا کە من لی دەپرسم دەڵێ گەر بێت و خزمەت بکە خەڵکی کوردستان دژی بێ بەڵام خەڵک دژێ و بەڕێوەبردنەیە ئەو جۆری ستایلی بەڕێوەبردن و حکومڕانیەیە یعنی ئەمە دەچێتە سر ڕێڕەوێکی مێژوویەوە چ لاپەڕێکی مێژوویە کە تۆ بێ ئەو هەموو خوێن و قوربانی و خەباتە بە هەدەر و بەفیڕۆ بدەیت جابر عزیزم خۆ ئێمە خەباتی 100 ساڵەی خۆمان لە 1970ەوە لە شێخ مەحموودەوە تاکو ئەمڕۆ هەزاران هەزار ئێمە شەهیدماندا پەککەوتەماندا خەبات و ڕەنجی خۆمان هەموو بە فیرۆ چوو یعنی ئەو ڕاپەڕینە بۆ شتێکی نەکبەتی
بۆ میلەتە لەبەرەوەی پارتی هێنایەوە سەر دەسەڵات و پارتی بە شوێ حکومڕانی دەکا یعنی پارتی جێ لە چیە کاکە پارتی لەگەر گەورەترین دوژمنی سەرسەختترین دوژمنی کورد کە سەدام حوسێن بوو چوو هاوپەیمانی کرد و هێنای کە هەولێری پێداگیر کرد ئێستا تورکیای ئەردۆغان لە سەدام زۆر نییە دڕترە دوژمنترە بۆ کورد خۆ ئەمە هەموو ڕۆژێ ممارەسەکانی ئەوەی تورکیا دەسەڵاتی تورکیا دەبینین 100,000 کەس بەس لە کوردەکان لە زیندانەکانن و لە سەدام زۆر خراپترە ئێکەتی ئەچی تەحالفی لەگەر دەکا و بە پێشیشی دەکەوێ و عرزەکەشی داوەتێ بڕۆتە بەشای منطقەی بادینام کە 48 نازانم 50 بنچی تێدا خۆداژی کاری عنی چی بەڵام مامۆستا ئێستا ئەو نەوەیە کە هەیە ئەو خەڵکی کە هەیە و گەنجێک کە هەیە ئێمە باسی کوێ نیشتیمانی بۆ بکەین بەڕاستی بڵێن ئەوەی کە تورکیا داگیری دەکا و ئێمە بێدەنجین ئەوەی کە تورکیا هەموو بەرباری باڵا و منتیقەی هەروورەی سووتان ئێمە هەر بێدەنجین عنی هەر بەڕاستی ئەمە کارە ساتێکە ئێجا برای عەزیزم خۆی ئێمە تاقیمان کردەوە گەنجەکانمان لە منطقەی شیرازیە تاقییان کردەوەی داوا بینی وا لە سزنەکاندا ڕزاندویانێتەوە هەر ڕۆژە مەلەفێکی بۆ دروست دەکا ئەو هەموو چاوترساندنی گەنجەکانی بادینانە کاکە هەروەش تورکیا دێ هەر ڕۆژ لە دوای ڕۆژ بنکەیەک دروست دەکا و کەس ناوێری قسە بکە ئەڵێ بۆ خۆم تووشیە وەزع بکەم و دیسان بچم وەکو شێروانی و گۆهدار و نازام ڕەفیقەکانی لە سزندا بم ڕزێننەوە هەموو ڕۆژێش فایلێکم بۆ دروستکە خەڵکەکە چاوی ترسایە بەڕاستی تێگەی بەڵام لەگەڵا وەشدا ینی من پێشتریش گوتومە وێستا دووبارەی دەکەمەوە کاکە ئەمە گوتومە گەنجی کوردستان ئێمە لە گەنجێتی خۆماندا ئێمە کە هەستمان بە زوڵمی و ستەمی سەدام کرد شاخمان گرتە بەر و لەوێت تفەنگمان هەرگرت و بەرامبەر ئەو ڕژێمە ستەمکار و زاڵمە ئێمە شۆڕشمان کرد ئەوە ئێوە پێتان ناکرێت لەبەرەوە ئێوە ئەو جیلێنین کە چەک هەڵگرم بچ دەشاق ئەوەتان پێ ناکرێت ئێستا لە هەشتاکان لە عز و مەزدی حکمی سەدام تەڵەبەکانی جامیعی سەلاحەدین لە هەولێر هاتنە سەر جادە مزاهرەیان کرد تێگەی ئێستا بەس پێم بڵێ 4 کەس لە لای قەڵاتی هەولێر کۆ ببنەوە 5 ئاسایش دەچنە سەریان یعنی ناهێڵن وەش نبی هەڵبژات یعنی خۆپیشاندانیش ناکرێت مەمنوعە منع باتن هەر کەسێک بێتە سەر جادە ئەیگرن ئەگەر زۆریش بێت تەقییان نەکەن دەوانەیە بشیان کوشن تێگەی لەبەرەوە ئێوە نەمەزاری شۆڕشتان ماوە نەمەزاری خۆپیشاندانتان ماوە بۆ دەربڕینی ناڕەزایەتەکەی خۆتان ئەوەی فرسەتی تاکە فرسەتێک لە بەردەمتان مابێ ئەویش ئەوەیە بیستیدا هەڵبژاردنە ئێدە بڕۆ هەڵبژاردنەکە کاکە دەنجی مەدەیە دەنگ بدە بەلایشی دی یعنی معقولە لەو هەموو کەسانەی لەو هەموو کاندیدانەی کە لە هەڵبژاردن بەشداری دەکەن دوو پیاوی معقولی تێدا نەبی دەنجی بدەیە حزبی باشتری تێدا نەبێ لە پارتی ئێستا ڕێخستنەکانی پارتی دموکراتی کوردستان ئۆرگانەکانی خۆی نوێ دەکاتەوە خەڵکێکی زۆر لە زم و جۆڵدایە و منافەسەکە توندە و پێچێ خەڵکێکی زۆر لەگەڵ پارتی بێ ینی ڕزامن بێ بەو دۆخەوە تەیدی ئەو دۆخە بکە بەڕێست دۆکن نووسەر و چاودێرێکی سیاسی پێت وایە خەڵک لە هەولێر و دۆهۆک تەیدی و دۆخەی هەرێمی کوردستان دەکا بە سەرپەرشتی پارتی خۆ معلومە برا معلومە ینی چێ بڕۆ چاخانە بڕۆ مەجلس بڕۆ دائیرە بڕۆ چێ ئەچی بۆ هەر شوێنێک هەموو هەر بدار ڕازیە ئەو ڕۆژە سواری ئەوە بوو سواری تەکسیەک بووم کابرا ساق تەکسێکە ببنی وتی ئەرێ مامۆستا شتەکت پێ بڵێم گوتم فەرموو گوتی من چوم بیتاقەی ئەوەی بایۆمەتریەکەی هەڵبژاردن نوێ بکەمەوە هەموو معاملەکانم تەواو کرد بە منی یانوت دە ڕۆژی تر وەرەوە گوتی هەفتەیەک پێنە سێرەکەم تەلەفۆن بۆکەن لە ناوچەوە فەرموو کاکە وەڵای من لە ناوچەوە قسە لەگەڵەکەین وەرە کارتەکەت ببەوە کاوەتی کاکە من نە حزبیم نە پارتیم نە هیچ چوومە کۆمیسیۆنەوەم کردووە تازم کردووە بۆ کارتی من هاتوۆتە لایەوە هەموو وەسیلەیەک بەکاردێنن بۆ ئەوی نییە ئەو خەڵکە چاواشە بکەن هەموو شتێکەکەن بۆ ئەوی نییە ئەو خەڵکە سەری لێ بشێوەیە خۆ خەڵک چی بکە هەنی کاکە خەڵک
وەکو پێم وتی ناتوانانی بێتە سەر سقام کاکە ئێستا لە سلێمانی ئەوە لە چەندە لە 2007 هەتا ئێستا 2002 هەتا ئێستا دەیان و سەدان خۆپشاندان کراوە بەڵام لە هەولێر نایەنە کاکە هەولێری بەچی تعبیر بکە ینی تعبیر لە ناڕزایەتی خۆی بکە ڕێگای نادەن هەموو بازارێک کردووە تا ئاسایش و نازانم بەڵتەچیەکانی خۆیان و چەقووە شوێنەکانیان و کەس داوەری دوو قسە بکە ئەو ڕۆژە لە چاخانەی مەسکۆ دانیشت بوو برادەرەکەم لەگەر بوو یەکسەر کە دانیشتی بەمنی گوتکە ئاگەر لە خۆی قسەمەکە وتە بۆ چی بووە گوتێوانەیە بینی لە پێش دانیشتونە پێنج کەس دانیشتبوو هەرێکی دەمان چەکیان لە پشتی بوو گوتێوە جەماعەتی ئەوەنە ئاسایشینە باشە تۆ ئەو حکومە ینی هەتاکەی نێ بەەوەنەوە خەڵک حکم دەکەی کاکە خۆ سەدامی ئەوەی دەکرد برا لە نەتیجە لە سەدام ڕووخە هاواری دەکرد دێگۆرە من 2 ملیۆن بەعسیم دەگەرە ئێستا وەش دەرێ وەڵامی 2 ملیۆن کەسم دەگەرە چەکداری مخابراتی ئەمنی عام و ئەمنی خاص و حرەزبووری و نازانەتی خۆی کەس بەهانای نهات کاکە ئەوانش بەهانای چی دێنیانی خەڵک لێتان بێزارە تووڕێە ئاشتیکەنەوە شتەشی باشی دێ بۆ بکەن ئەگەر پێتان ناکرێتەوە وەزعەکەی خۆتان قبول بکەن هیوایەکێ بۆ چارەسەر توروسکایەکێ بۆ چارەسەر مامۆستا شێرزاد بەڵێ ئەرێ وەڵڵاهی تاکە توروسکاییەک مابێ کە زۆریش مهمە و خەڵک تێبگا من لێرەوە داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەم بیکەن بۆ ڕاهی خوا بایکۆت مەکەن چونکە بایکۆت بکە پارتی دێتەوە سەردەسەڵات ئەنگۆژەکە پارتیتان ناوێ بایکۆت مەکەم بڕۆنە سەر سندوقی دەنگدان ئەوە یەکێتی ئەوە حزبەکانی دی بەس پارتی دەنجی مەدەنێ کێشەتان نابێ ئەو توروسکایە ماوە کورە ئەو فرسەتە ماوە 4 ساڵیکە نایێتەوە 4 ساڵیکە بێتەوە پارتی بە یەکزاری وڵاتەکەتان وێران دەکا کاکە تەسلیمی تورکیای دەکا بۆیە ئەوە ئاگاتان لەخۆ بێ دوا فرسەتتان کەما بێ ئەوی هەڵبژاردننی داهاتووە هەڵبژاردننی داهاتوو زەمینی خۆتان مرتاح بکەن کە دەستە سەر سندوقەکان بزانن دەنگەکە بدەن بە چییە بزانن بەدیرەکەی پارتی بدۆزنەوە کاویش یەکێتیە بۆ ینی بۆ تاقیکەنەوە خۆ زەرەر ناکەن سیوا 30 ساڵەوان حکوم دەگەن با 4 ساڵی یەکێتی حکوم بکە بەڵێ دوا سەرنجی بەڕێز مامۆستا شێرزاد لەو بەرنامەیە وەڵی برا من لە دواسەرنجم پارتی سڵ لە هیچ خیانەتێک ناکاتەوە بەڵێ ئەوە بە تاریخ وەمان سەلمێنرا و هەمووشمان بینی و هەمووشمان تێیدا ژیاین پارتی حزبێکی خیانەتکارە ئەو کاتێک کێچێتی دەستی یارمەتی بۆ ڕۆژاوا دروست دەکرد ئەو حدودەکانی لێدا دەخست ئەو کاتی کە یەکێتی هاوکاری عیلاقەیەکی برایانەی لەگەر پەکەکە هەبوو پارتی جێشی تورکی بەسەردا دەکرد ینی ئەوە ئەو حزبە هەر خۆی سروشتەکەی سروشتێکی خیانەتکارانەیە ینی ناتوانانی بەبێ خیانەت بژی چونکە پارتی بەبێ هێزی ئەقلیمی بە خۆی هیچ نییە هێزێکی فشۆڵە بەس بەهۆی هێزی ئەقلیمیەوە دەتوانی دەسەڵات بەردەستەوە بگری بۆیە دائیمەن وەک کاتی خۆی لەگەی ئێران بوو دوای سەدامی هێنا ئێستاژەکە تورکیا هەیە دەبێ هێزێکی ئەقلیمی لە پشتی ئەگەر ناتوانێت حکومەکە لەبەرەوە ئێمە ئەتوانین ینی ئەو شتانێک کە ئەو ئێکە ئەتوانین ئێمە لە ڕێگای هەڵبژاردننی داهاتوودا ئێمە خەڵکەکەمان ڕزگار بکەین بەڵێ سوپاس بۆ بەڕێز مامۆستا شێرزاد شێخانی نووسەر و چاودێری سیاسی لەو بەرنامەی لەگەڵمان بووی بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بە یەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بوون خواتانە